سڵاوتان لێبێ ئەزیزانی من بنسرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستە بین بۆ ئەوەی لە درێژەی زنجیرە ڤیدیۆکانمان لەسەر زانکۆی صلاح الدین کۆلێژێکی نوێ و بەشەکانیتان پێ بناسێنین بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین وەکو بناغەیەک کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-23 دابنێن و لە بەرچاوتان بێ و بەرچاو ڕوون بن بۆ ئەوەی بە نزیکەی لە نزیکی ئەو کۆنمرانە پڕکردنەوەکانتان هەڵبژێرن بە هیوای ئەوەی سوودی لێ ببێنن ئێوەش بۆ سوودی زیاتر تا کۆتای ڤیدیۆ بینەرمان بن. بۆ ئەم ڤیدیۆیەمان باسی کۆلێژی ئاداب بکەین واتە کۆلێژی ئەدەبیات کە لە هەندێک شوێن بە زانستە مرۆڤایەتیەکان ناو ئەبرێت و هەندێک جاریش پرسیارمان لێکرێ ئایا کۆلێژی زمان و کۆلێژی ئاداب یەکشتن؟ جاران بەڵێ یەکشت بوون. لەناو کۆلێژی ئادابە بەشە ئەدەبیاتەکانمان هەبوو و بەشی زمانمان هەبوو، بەڵام ئێستا لە زانکۆی صلاح الدین کۆلێژی زمانمان جیاوازە و کۆلێژی ئادابیشمان جیاوازە بە هیوای ئەوەی بتوانین لێرەدا ئەو کۆنمرانەی باسیەکەین سوودێک بە ئەوەی خۆشەویست بگەێنێت. بۆ وەرگرتنی زانیاری لەسەر کۆنمرەکان فەرمون لەگەڵمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی ئاداب بەشی شوێنەوارە کە بۆ لقەکانی زانستی وێژەی ئەبێت زانکۆڵاینی پارێزگا 69.1 و گشتێکەی 72.2 پارالێلی پارێزگا 60 و گشتێکەی 60.4. حەزەکەم لێرە ئەوەشتان پێ بڵێم بە هەمان شێوە کۆلێژی ئادابیش هیچ بەشێکی ئێوارانی بۆ ئەم ساڵی خوێندنی 2022-23 نەکردبەوە بۆ ساڵی داهاتوش بابزانین چی بەسەردێت. کاری کۆمەڵایەتی لە کۆلێژی ئاداب زانکۆی صلاح الدین لقەکانی زانستی وێژەی وەرەگرێت کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆلاین بۆ پارێزگا 65 و گشتێکەشی بە هەمان شێوە 65 وەرگرتووە. پارالێلی پارێزگا و گشتێکەشی هەردووچی 60 وەرگرتووە. بەشی مێژوو تەنها بۆ لقی وێژەیە واتە زانستی بۆ بەشی مێژوو ناتوانێت پێشکەش بکات. 64.5 پارالێل ببورن زانکۆلاینی پارێزگایە و 71.2 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 58.9 و گشتێکەی 65.5. بەشی جوگرافیا زانستی وێژەیی وەرەگرێت 64.414 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 71.8. پارالێلی پارێزگا 57.939 و گشتێکەی 7.8. بەشی فەلسەفە وێژەیی واتە تەنها بەشی وێژەی لقی وێژەی وەرەگرێت زانستی وەرناگرێت 63.789 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 62.4. پارالێلی پارێزگا 60 و گشتێکەشی بە هەمان شێوە 60. ئەزیزانم لایک و کۆمێنت سابسکرایبی کەنالەکەمان لە یاد مەکەن، زەنگۆلەکەش دابگرن بۆ ئەوەی لە کاتی بوونی ڤیدیۆی نوێمان ئاگادارتان بکاتەوە و سوودی لێ ببینن. بەشی کۆمەڵناسی لە کۆلێژی ئاداب زانکۆی صلاح الدین زانستی وێژەی وەرەگرێت زانکۆلاینی پارێزگاکەی 63 و گشتێکەی 64.6. پارالێلی پارێزگا 58.4 و گشتێکەشی 59.8. بەشی دەروونناسی زانستی وێژەی وەرەگرێت 62.8 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەشی 67.6. پارالێلی پارێزگا 58 و گشتێکەی 65.2. کۆتا بەشمان بریتیە لە بەشی ڕاگەیاندن لە کۆلێژی ئاداب زانستی وێژەی وەرەگرێت زانکۆلاینی پارێزگا 61.6 و گشتێکەی 66.6. پارالێلی پارێزگا 57.4 و گشتێکەی 64.8. خۆشەویستانم ئەمانە بریتی بوون لە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە کۆلێژی ئاداب زانکۆی صلاح الدین بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. ئێوەش لایک و کۆمێنت و سابسکرایبی کەنالەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بە ئەوانیش سوود لەم کۆنمرانە وەربگرن و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەرچاو ڕوون بن.